لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 52 لەوانەکانی تەفسیری قورئانی مەزن بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازی سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وآمنوا بما أنزلت مصدقا لما معكم ولا تكونوا أول كافر به ولا تشتروا بآياتي ثمنا قليلا وإياي فاتقون. بەڵە خۆشەویستان لە درێژە و ئاەتانەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە تەوجیهی بەنی ئیسرائیلی دەکاتن کە وەکو لە سەرەتای لە پێشی ئەو ئاەتە یا بەنی ئیسرائیل اذكروا نعمتي التي أنعمت عليكم وأوفوا بعهدي أوفي بعهدكم وإياي فارهبون ئیتر وەکو باسمان کرد وآمنوا بما أنزلت مصدقا لما معكم ئیمان بینن بەو قورئانەی کەوا تەصدیقی کتێبەکانی گۆ دەکا کە وەکو گوتمان لەبەرەوەی هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە تەصدیقی تەورات و ئینجیلە لەبەرەوەی لە تەورات و ئینجیل باسی هاتنی پێغەمبەری کردێ صلی الله عليه وسلم و هەروەها قورئانی پیرۆز کاتێک کەوا دێ بەو عەقیدەی تەوحیدە هەمان ئەو عەقیدەیە کەوا لە تەورات و ئینجیل هەیە و هەروەها هەمان ئەو صیفات و ئەو ئەخلاقیەتە بەرزانەی کەوا خوای گەورە هەموو پێغەمبەرانی بێڕەوانە کردیە ئەوە هەر هەمووی تەصدیقی کتێبەکانی پێشە خۆیتی و هەروەها دیارە هاتنی قورئانی پیرۆز تەورات و ئینجیلیش تەصدیقی قورئانی پیرۆز و هەروەها تەصدیقی محەممەد الموستەفا دەکەن صلی الله عليه وسلم. ولا تكونوا أول كافر به وەکو باسمان کرد بەمانای ئەوە دێواتانگۆ مەبنە یەکەم کەس کەوا کوفر بەو پێغەمبەرە و بەو قورئانە دەکەن ولا تكون أول كافر بەڵکو مەفروض وە ببنە یەکەم کەس کەوا ئیمانی پێبینین لەبەرەوەی ئەنگۆ صفاتی ئەو پێغەمبەری صلی الله عليه وسلم لە بۆتان باس کرایە و لە هەموو کەسەکیش چاکتر دەیناسن. ولا تشتروا بآياتي ثمنا قليلا كواتا ولا تشتروا بآياتي وكزانان دفن ولا تشتروا بالكفر بآياتي كواتا كفر كردن بآياتكاني خواي گەورە سبحانه وتعالى مەگۆڕنەوە لەبەرەوەی گوتمان ولا تشتروا ئەتە مەیگۆڕنەوە ولا تستعيضوا كواتا كفر كردن بآياتكاني قرآن پیرۆز بآياتكاني خواي گەورە سبحانه وتعالى بەو ئايات و معجزاتانەی کەوا بەڵگەن لەسەر پێغەمبەرایەتی محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم کەوا کوفر کردن کاتێکەوان کوفری پێ دەکەن مقابل بەچی دەیگۆڕنەوە مقابل بەوەی کەوا ثەمەنەن قەلیلا ثەمەنەن قەلیلا واتە بە نرخێکی کەم مەیگۆڕنەوە. دیارە نرخی کەم کە خوای گەورە لێرەدا سبحانه وتعالى باسی دەکات لێرە و لە جێگای دیکە مەبەست تێیدا دنیایە کەواتە ثەمەنەن قەلیلا مانای ئەوە نیە واتە ئاەتەکانی من مەگۆڕنەوە بە ثەمەنێکی کەم واتە ئەگەر ثەمەنێکی زۆر بوو قەیدی ناکە بیگۆڕنەوە نا لەبەرەوەی هەر هەموو دنیا وەکو خوای گەورە دەفەرمی قل متاع الدنيا قليل هەر هەموو خۆشیەکانی دنیا قەلیلە هیچ نییە کەمە کەواتە لێردا وەکو زانان دەفەرمون ثەمەنەن قەلیلە ئەو قەلیلە لە بۆ ثەمەنەکەی معنای ئەوە نییە کە تەخسیسی بکاتن واتە ئەگەر ثەمەنەکە زۆر بوو قەید نابیگۆڕنەوە واتە مقدارەکەی دیاری بکە نا بەڵکو لێرەدا وەسفێکی لازمە لە بۆ ثەمەنەکەی وەسفێکی لازمە لە بۆ ثەمەنەکەی وەکو خوای گەورە سوبحانەهو وتعالە لە چەندین جێگادا کاتێکەوە باز لەوەی کە نابی شەریک لە بۆ خوای گەورە بڕیار بدەن والعیاذ بالله نابی شەریک لە بۆ خوای گەورە بڕیار بدەن بەبێ عیلم دیارە معناوە نیە ئەگەر عیلمتان هەبوو واتە شەریک لێ بڕیار نا لەبەرەوەی ئەسڵەن بڕیاردانی شەریک لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتعالە هەر هەمووی بێ عیلمە واتە وەسفەکی لازمە لە بۆ ئەو بابەتەی لێرەشدا بە هەمان شێوە ثەمەنەن قەلیلە قەلیلەکە وەسفێکی لازمە لە بۆ ثەمەنەکە لەبەرەوەی هەر هەموو دنیاش مقابل بۆی بکەوە کوفر بێت خوای گەورە بکەی ئەوە هەر هەموو دنیاش قەلیلە ولا تشتروا بآياتي ثمنا قليلا دیارە ئەوان کاتێکەوە کوفریان دەکرد بە ئاەتەکان کوفریان دەکرد بەو معجزاتانەی کەوا بەڵگەیە لەسەر
پێغەمبەرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مقابل بە چی بوو؟ مقابل بە بەشێک بوو لە دنیا لەبەر ئەوەی وا فکریان دەکردەوە بە تایبەتی ڕوئەسای بەنی ئیسرائیل با بڵێن ئەحبارەکانیان ئەوانەی کەوا ئوموریان بەدەستەوە بوو باعتیبار ئەگەر بێت و ئیمان بە پێغەمبەر بینی صلی الله عليه وسلم ئەوە وەکو خەڵکی دیکە وەکو هەر مسلمانێکی ئەتیادی دەبن دەسەڵاتیان نامینێ مەکانەت و جاهیان نامینێ ئیتر وا بیریان دەکردەوە. خوای گەورەش دەفەرمی کوفر بەئاتەکانی خوای گەورە مەکەن مقابل بە تەمەنێکی قەلیل ئەگەر هەموو دنیاش بی ئەوە هەر تەمەنی قەلیلە. وئیایە فەتەقون وئیایە فەتەقون تەنها و تەنها تەقواتان لەخوا هەبی سوبحانه وتعالى. دیارە دیسان تەقدیم و تەخیرەکەی کاتێکەوە مەفعولەکەەوە پێشکەوتیە واتە تەقوا تەنها پێویستە لەخوا بی سوبحانه وتعالى. واتە دیار تەقوا وەکو چەند جارێک باسمان کردواتە لە ترسی خوا سوبحانه وتعالى لە ترسی خوا سوبحانه وتعالى فەرمانەکانی جێبەجێ بکە و خۆت لە نەواهیەکان بپارێزە خۆت لە قەدەغکراوەکان پارێزە کەواتە تەنها خوایە سوبحانه وتعالى شایەنی ئەوەیە کەوا لە ترسی ئەو فەرمانەکانی جێبەجێ بکەی خۆت لە قەدەغکراوەکان بپارێزی لە غەیری ئەڵڵا سوبحانه وتعالى شایەنی تەقوا نییە شایەنی تەقوا نییە کەواتە لە ترسی ئەوەی کەوا سزاد بدا خۆت لە قەدەغکراوەکانی ئەو بپارێزی فەرمانەکانی ئەو جێبەجێ بکەن نە وئیایە تەنها و تەنها تەقوات بەرامبەر من هەبیتن. کەواتە لێرەدا وەکو گوتمان کاتێک کە خوای گەورە سوبحانه وتعالى ئەو ئاتانە مخاطبەی بەنی ئیسرائیل دەکا و بانجیان دەکات بۆ ئیمان هینان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروە بە قورئانی پیرۆز و ملکەت بوون لە بۆ ئەو دینە دیارە وەکو زانان دەفەرمون ئەگەر چی خیتابە لە بۆ بەنی ئیسرائیل بەڵام ئێمەش پێی مەشمولین بۆی کەوە ئەسڵ وایە هەر کەسێک ئەو داوای پێگەیشت ئەن یەکونە ئەوەلە من یؤمن به لێرەدا ئەوەلیەکە بە مانای مبادرە دێ پێویست بکە زوو پێویستە زوو ئیمان پێ لەبەر ئەو حەقی هەندێک نەڕەت بکرێتەوە. هەر یەک لە ئێمەش پاش ئەوەی کەوا معجیزاتی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەو باز دەکرێت و پێی دەگا و ئەو ئاتانەی قورئانی پیرۆز کە هەمووی بەڵگەن لەسەر عەظەمەتی خوای گەورە لەسەر وەحدانیەتی خوای گەورە و لەسەر صدقی پێغەمبەراتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویستە ئەو حەقایقانە نەگۆڕینەوە بەرامبەر بە ثەمەنێکی قەلیل ئەگەر هەموو دنیاش بی کەواتە ئەوە ئێمەش لێرە و لە جێگای دیکە خوای گەورە مخاتەبەمان دەکە ئێمەی ئومەتی ئیسلامیش ناکرێ ئاەتەکانی خوای گەورە بگۆڕینەوە بە هەموو دنیا چونکە هەر هەموو دنیا ثەمەنێکی قەلیلە ئەو کاتەش بە تەواوەتی قیلە و با بڵێن کەم و کورتی دنیا لۆ بە دیار دەکەوی کاتێکەوە بەجێ دێڵی هەر هەموو دنیا ئیتوبی هەر هەموو دنیا ئیتوبی لەو لەحزەی کە بەجێ دێڵی ئەو جالۆت بە دیارەکەوی کەوا هیچ نییە ئی هەندێ نەبووکەوە کوفر بە ئاەتی خوای گەورە بکەی مقابل بۆی ئاەتێک لە ئاەتەکانی خوای گەورە بگۆڕیەوە بەرامبەر بە هەموو دنیا لەبەرەوەی دنیات لە دەست دەچی ئەوجا ئەوەی دەمینێتەوە ڕوڕەشیە لە ساحەی مەحشەر خوا پەنامان بدا. وإياي فاتقون بهما شو إيمش مخاطبين بويك فعلا تنها وتنها تقواما تنها لخواي ربي سبحانه وتعالى وخواي يقول سورة العنكبوت باز لكسانك دكا كوا ومن الناس ما يقول آمنا بالله فإذا أوذي في الله جعل فتنة الناس كعذاب الله كواتا كسان إيمان ما بخوا هنا سبحانه وتعالى بلام كاتك لبيناوي خوا سبحانه وتعالى أزيد دري جعل فتنة الناس كعذاب الله وادێتە پێش چاویکەوە ئەو عەزابەی کە لە جیهەتی کەسانێکی بێباوڕەوە لەسەریدا دەسە پێ ئەو عەزابەی کەوا لەلایەن کەسانێکی دوژمنانی خوا و پێغەمبەری خوا بەسەریدا دەسە پێندرێ وەکو عەزابی خوا تەعاملی لەگەڵ دەکات. یعنی چی؟ یعنی کو عەزابی خوای گەورە ئی هەندێکەوە مسلمانان ببیتەمایی ئەوەی کەوا مسلمانان فەرمانەکانی خوا جێبەجێ بکەن و لە ترسی عەزابی خوای گەورە هەروها خوان لە قەدەغکراوەکانی خوای گەورە پارێزن کەسانێک هەیە بەو شێوەی تەعامل لەگەڵ دەسەڵاتی غەیری خوا دەکەن سبحانه وتعالى دەبیتەمای ئەوەی کەوا بە هەموو شێوەیەک ئامادەبی ئەو کەسە لە ترسی عەزابی ئەو کەسە هەموو شتێک ئەنجام بداتن بەس لە بۆی پارێزراوی وەکو مسلمانان کە تەعامل لەگەڵ خوا دەکەن. والعیاذ بالله گوتمان ئەوە وئیای فەتەقون تەقوا تەنها و تەنها پێویستە لە بۆ خوابی سبحانه وتعالى کەواتە ئێمەی مسلمانش بە هەمان شێوە ولا تلبسوا الحق بالباطل وتكتموا الحق وأنتم تعلمون ولا تلبسوا الحق بالباطل کەواتە لە تەوجیهێکی دیکە لە بۆ بەنی ئیسرائیل کە لە پاشەویش لە بۆ ئێمەش
ولا تلبسوا الحق بالباطل بەڕێوەی گوتمان باسکردنی بەنی ئیسرائیل لە قورئانی پیرۆز یەک لە حیکمەتەکانی ئەوەیە کە لێیان شارەزابین کە معاسریان دەبین هەتا ڕۆژی قیامەت ئەو ئومەتە وهروە تاوەکو هەمان ئەو شتانی لەوان هاتەجێ لە ئێمە نێتەجێ تاوەکو هەمان عاقبەت چاوەڕوانمان نەکا. دیارە ولا تلبسوا یعنی لەبس بەمعنای خەڵت دێ تێکەڵکردن کەواتە حەق و بە حەق تێکەڵی باتڵ مەکەن. ولا تلبسوا الحق بالباطل حق تێکەڵاو مەکەن لەگەڵ باطل وتەکتموا الحق وهروە حەق بشارنەوە وأنتم تعلمون لە کاتێکدا دەزانن ئەوە حەقە. کەواتە لێرە ئەوەش قەزیەکی زۆر گەورەیە. لە سەرەتادا وەکو بەنی ئیسرائیل تێکەڵکردنی حەق و باطل بەڵێ ئەو شتانە هەر لە سەرەتای هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە طبیعەت و دەیدەن و عادەتی ئەهلی کتاب بۆ بە تایبەتی یەهود ئەوجە نەسرانیەکانیش لە بۆ نمونە وەکو زانایان دەفەرمون بە تایبەتی قەولێکی ابن عباس خوای گەورە لە خۆی باب ڕازیبی نەقل دەکەن دەڵێن کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم جوولەکەکان چیان دەگۆ دەیانگۆ بەڵێ ئەوە ڕەسوول اللهە کەواتە ئەو قسەیان حەقە بەڵام لە بۆ هەموو بەشەریەت نەهاتیە لە بۆ هەموو خەڵکی نەهاتیە تەنها لە بۆ ئومیەکان هاتێ لە بۆ نەخیندەوارەکانی قوڕەیشی هاتیە ئەوە باتیلەکە بوو کەواتە حەق و باتیلیان تێکەڵ یەک دەکرد. زۆر جاران کەسانێک وەکو وتمان بەڕێزان کە ئەو تەوجیهان لە بۆ ئێمەی موسڵمانیشە مقدارێک لە حەق باز دەکەن ئەوجا باتیلی لەگەڵ تێکەڵ دەکەن لەبەرەوەی باتیلێکی صاف ئەگەر پێشکەش بکەن کەس لێیان قبول ناکە کەس نیان قبول ناکە بەڵام مقدارێک لە حەق باز دەکەن ئەوجا تێکەڵی باتیلی دەکەن. خوا پەنامەمدا دیارە ئەگەر بێت و یەک پەرداخە هەنجینیشمان هەبی یەک قەترە ژەهری لەگەڵ تێکەڵاو بکەی ئیتر دەبتە ژەهراوی کەواتە ئەو حەقەش بەوەی جوانە کەوا هیچ باتیلی تێدا نەبی هەر کاتێک باتیلی تێکەڵ کرا ئەو تەشویه دەبی ناشرین دەبی. ولا تلبسوا الحق بالباطل ئیتر بە هیچ شێوەیەک حەق و باتیل تێکەڵاوی یەکتر مەکەن وتەکتموا الحق حەق کتمان مەکەن مەی شارنەوە وأنتم تعلمون لە کاتێکدا کە عیلمتان هەیە دەزانن کەوە حەق چێ و باتیل چێ و کتمانی حەق و شاردنەوەی حەق چەندە گەورەیە کەواتە بەڕاستی قەزیەیەکی زۆر زۆر مهمە خوای گەورە لێرەدا باز دەکاتن جاوەکو زانان دەفەرمون ولا تلبسوا الحق بالباطل وتكتموا الحق کەواتە حەق و باتل تێکەڵ مەکەن باتیلی مەشارنەوە لە کاتێکدا کە دەزانن کەواتە هەر یەک لەوانە مەقسوودە تێکەڵکردنی حەق و باتل مەقسوودە و نەهی لێکرا کتمانی حەق مەقسوودە و نەهی لێکرا هەردووک پێکەوە قەباحەتی گەورەترە و نەهی لێکرا وأنتم تعلمون. دیارە کتمانی حەق هەر کەسێک من کەتەمە علما ئەلجەمەه الله بلجام من نار خوا پەنامان بدا هەر کەسێک علمێکی پێیە لە علومی شەرعی بەڵام کتمانی بکە باسی نەکاتن کتمانی بکە و باسی نەکەن لەبەر هەر اعتبارێک لە ترسی هەر دەسەڵاتدارێک یان لە بۆ بەدەستهێنانی هەر شتێکەوە لە مقابل ئەو کتمانی حەق بەدەستی دەکەوی مهما كانت الأسباب جەریمەیە بەڕاستی لێ خوای ولا تكتموا الحق کتمانی حەق مەکەن وأنتم تعلمون لە کاتێکدا دەزانن تێکەڵکردنی حەق و باتیل و شاردنەوەی حەق چەندە گەورەیە کەواتە لێرەدا بەڕاستی هەرێک لەو جەریمەی گەورن ئەوجا بەوەش قەباحەتەکەی زیاتر بە کاتێکدا کەوا علمت پێ هەیە کەواتە ئەگەر کەسێک جاهیل بی لەوانەیە تاوانی کەمتر بی وەکو دەڵێ إن كنت لا تدري فتلك مصيبة وإن كنت تدري فالمصيبة أعظم ئەگەر نازانی ئەو مصیبەتە یعنی کە نازانی وەکو کوردەوەی خۆمان دەڵێن نازانم ڕەحەتی جانم وە نازانی ئەو مصیبەتە پێویستە خۆت فێر بکەی وإن كنت تدري فالمصيبة أعظم خو ئەگەر بزانی و ئەو جا نەشیکەی ئەو جا جێبەجێ نەکەی ئەوە مصیبەت گەورەترە خوا پەنامەمدا کەواتە قەباحەتی ئەو کارە تێکەڵاوکردنی حەق و باتیل و شاردنەوەی حەق ئەوە هەر شتێکی زۆر قەبیح و ناشرینە بەڵام کاتێکەوە دەشیزانی ئەو جا دەی شاریەوە دەشیزانی جەریمەکە چەندە گەورەی ئەو جا ئەنجامی دەی ئەوە قەباحەتەکەی زۆر گەورەترە وەکو زانایان دەڵێن يغفر للجاهل 70 مرة ما لا يغفر للعالم مرة واحدة جاری وا هەیە 70 جار مەجالی تێدایە کە خوای گەورە لە کەسێکی جاهل خۆش بی بەڵام لە مقابلدا لەوانەیە 1 جار لە کەسی عالم خۆش نەبی
خوا پەنامان بدە. ئیتر لە خوای گەورە دەپاڕینەوە لەو کەسانە نەبین کەوا ئەو قەدەغە کراوانەی کەوا لە بەنی ئیسرائیل هاتەجێ لە ئێمە بێتەجێ خوای گەورە هیدایەتمان بداتن تەوفیقمان بکە لە بۆی کەوا حەق بەو شێوەی ڕوون بکەینەوە بەیانی بکەین کە خوا دەیە سوبحانەهو وتەعالە بە هیچ شێوەیەک لەبەر هیچ اعتبارێک أو حق نشارين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.